بسم الله الرحمن الرحيم کتێبخانەی ڕۆشنایی دەنجی زنجیرەی هاوڵانی پێغەمبەر صلى الله عليه وسلم زنجیرەی نۆ کتێبی زەیدی کوڕی سەهل ئەبوو تەڵحەی ئەنساری نووسینی حەبیب محەممەد سەعید بڵاوکردنەوەی نووسینگەی تەفسیر بۆ بڵاوکردنەوە و ڕاگەیاندن نەخشە سازی ناوەوە زەردەشت کاوانی خەت نەوزاد کۆیی بەرک ترایزۆن نۆرە و ساڵی چاپ یەکەم 1437 کۆچی بەرامبەر 2016 زایل تیڕاژ 2000 دانە ژمارەی لاپەڕەکان 49 لاپەڕە خوێندنەوەی ڕەشوان کاک خەڵڕ سابە کارەدەنجیەکان شاخەوان عەبدولکەبیر بسم الله الرحمن الرحيم ئازیزەکانم ئەی هاوڵە شیرینەکانی پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم چاک لامڕوونە تەنها موسڵمانەکان بە دڵ و بە گیان ئێوەی بەڕێزیان خۆش ئەوێت چونکە ڕەفتاری شیرن و کاری مەردانەتان شارەزان بەڵام نەفام و هەرزە خۆپەرست و خەڵەتا و مێشک بەنجکرا و بەکرێ گیراوی بێگانەی کافر هەروەک شەمشەمە کوێرە توانای بینینی خۆری نییە ئەوانیش دڵیان تاقەت ناگرێ ژیانی ئێوەی قارەمان پێشکەش بە موسڵمانەکان بکرێت چونکە ئەزانن ئیتر نیازی گڵاویان نایەتە دی ئەم تەڕاکە بە کۆتا هات پێشکەش لاپەڕا 6 پێشکەش بێت بەو برا و خوشکە موسڵمانانەی کە مەبەستی ژیانیان گەیاندنی ئیسلامە بە مرۆڤەکان و هەموو ڕوویەکی ژیانیان ئەکەنە بانگەواز بۆ ئیسلام بۆ گەیشتن بە ڕەزامەندی خودای گەورە ئەم تەڕاکە بە کۆتا هات پێشەچی لاپەڕا 7 الحمد لله رب العالمين الصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين محمد وعلى آله وأصحابه أجمعين بانجی ئیسلام جیاوازێکی زۆر گەورەی هەیە لەگەڵ بانگە نەفامیەکانە ئەو جیاوازیەش ئەوەیە ئەو بانگانە مەبەستیان کۆمەڵێک وەیا چینێک وەیا گەلێک وەیا نەتەوەیەکە لە ماوەیەکی دیاریکراودا بەڵام ئیسلام ڕێبازی هەمیشەی ئادەمی زادە لە هەموو سەرزەویدا خۆ ئەگەر بانگەوازێکی نەفامی پێی نابێ بە جەرجی خۆیە بۆ ئەوەی ساختە و دەست بڕینەکانی گەورەتر بێت و باسی مرۆڤایەتی هێنابێتە کایەوە وەلافی ڕزگاری و سەرفرازی مرۆڤ بە تێکڕای لێدابێ ئەوە خێرا درۆ دەلەسەکانی دەرکەوتووە مرۆڤایەتی ئەو ساختە ڕووەکەشەی بۆ ڕۆشن بۆتەوە بۆیە نابینین هیچیان بتوانێ هەتا هەتایی بەڵکو ماوەیەکی گونجاویش بۆ خۆی بەدەست بێنێ خێرا کەم و کوڕی و ساختە ڕووکەشیەکانی دەرئەکەوێ و شوێن کەوتوانی پشتی لێ هەڵئەکەن لەولاوە ئیسلامی بێگەرد نەخشەی پەروەردیگار پڕۆگرامی هەتا هەتای ژیانی ئادەمی زاد وەک شاخی دامەزرا و بە درێژایی مێژوو بڕیاری کۆڵ نەدان و نەبەزین ئەدا کام کاتە شوێن کەوتەی ڕاستەقینەکەم بن و دژمنی داغ لە دڵی زۆر و زەبەن بن پاگەندەی لە دژ بکەن ئەوە ڕێک و پێچی دامەزراوی فراوانی و بێگەردی خۆی ئەسەلمێنێ بە مرۆڤایەتی چونکە ئیسلام هەروەک نەخشەی پەروەردیگارە خاوەنی پەڕاوێکی بێوێنەیە کە قورئانی پیرۆزە کە وەک گەنجینەیەکی دوایی نەهاتوو بۆ هەموو چەرخ و شوێن و کۆمەڵێک دەرگای دەروون و گوشادی ئەخاتە سەرپشت تا مرۆڤە سەر لێ شێوا و بێنەوا و لێ قەوما و ماف خوراوەکان بە ئاوات بگەن تاکلیلی بەختیاریان دەستکەوێ و هەڵسن بە بانگی پیرۆزی مرۆڤایەتی بانگ بکەن بۆ ژێر سێبەری دادپەروەری و یەکسانی و برایەتی ڕاستەقینە ئەوەی کە ئیسلام بەڵێنی داوە
ئەوەی کە قورئان نەخشەی کێشاوە، نەک بەڵێنە پوچەڵەکانی شۆڕشی فەڕەنسا و نەخشە گڵاوەکانی سایۆنی سەلیبی و مەبەست گڵاو. بەڵێ، ئیسلام لە هەموو کات و شوێنێکە دڵان ڕۆشن ئەکاتەوە و ئەیان کاتە خەم خۆری مرۆڤایەتی و چاکە و چاکەویستی لەلایەن ئەبێتە ئاواتی ژیان. ئەمڕۆژ لەسەر زەویدا لە هەموو وڵاتێکدا، لە ناو هەموو گەل و نەتەوەیەکدا، مرۆڤەکان بە پیا و ئافرەتەوە ڕوو ئەکەنە ئیسلام، ڕوو ئەکەنە ڕێبازی ڕزگارکەر، ئەبنە سەربازی خۆنەویست و کۆڵ نەدەر. ئەوانیش مرۆڤەکانی تر بانگ ئەکەن بۆ سەرفرازی هەردوو جیهان. سوپاسی بێپایان بۆ خودای میهرەبان. هیوادارم خودای گەورە کۆمەکی مسڵمانیش بکە تا بە تەواوی پوختەیی لا بکاتەوە بەلای ئیسلام و قورئانی پیرۆز بگرێتە دەستەوە و بە چاو دڵێکی ڕۆشنەوە پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم بکاتە پێشەوای خۆی تا لە زەڵکاوی نەکبەتی و دەستبڕین یاری پێکردن ڕزگاری ببێ و سەربەرزی هەردوو جیهان بێت. خۆشەویستەکانم، نامیلکەی ئەم جارەمان لەبارەی دروستبوونی خێزانێکی مسڵمانەوەیە. بە هیوام بە هەمووانەوە پند و پەروەردەی لێوەربگرین تا ئێمەش بەو هەنگاوانەی ئەو کۆمەڵە ناوازەیە هەڵیگرتن بە ئاوات بگەین و ژیانێکی ئادەمیانەی بەرز و پیرۆزمان دەستکەوێ. نووسەر یەکی موحەڕەمی 1402 29 تشرینی یەکەمی 1970. ئەم تەڕاکە بە کۆتا هات. خێزانی بەختەوەر لاپەڕادە. لە کاتێکا کە نێردراوی پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم مصعبی کوڕی عومەیر دینی ئیسلامی ڕائەگەیاند بە دانیشتوانی یەثریب، زەیدی کوڕی سەهل کە بە ئەبوو تەڵحە ناسراوە گەنجێکی لێهاتوو بوو، بەڵام هەروەک نەی ئەتوانی دەست هەڵگرێ لەو بتەی لە تەختەیەکی بە نرخ دروستی کردبوو تا شوێن دینی تازە بکەوێ. هێشتا ژنیشی نەهێنابوو. لەم تەمەنەدا بە ژیانێکی نەفامانەوە ئەژیا، چاوچاوی ئەکرد تا ئافرەتێکی خاوەن پایە و پلەی بەرچاوکەوێ کە هاوشانی ئەو بێ تا مارەی بکە. لەم کاتەدا بیستی کەوا ئافرەتێکی ژیر و دامەزراو لەسەر خۆ و خاوەن ڕەوشت و خویەکی بەرز بە ناوی سولەیمی کچی مەلحانی نەجاری بوو. مێردەکەی کە مالیکی کوڕی نەچرە بوو مردبوو. بە هەستێکی نەفامانەوە بەم هەواڵە زۆر دڵی گەشایەوە. بەخۆی و سامان و جوامێری و ئازایەتیدا ئەی فەرموو کە شووی پێ بکە، بۆیە بڕیاریدا پێش هەموو کەسێ لێی بچێتە پێشەوە، چونکە ئافرەتی وا خاوەن ناو و شوورەت و خوڕەوشتی بەرز خەڵکی بە هەڵپە داوای ئەکات. بێخەم بوو تا ئەمیش وەستا بێ، بە هیچ داواکاریەک شوو ناکە، چونکە ئەم پیاوێکی پیاوانە و دامەزرا و خاوەن پایە و پلەیە، خاوەن سامان و داراییەکی یەکجار زۆرە. دیسان سوارچاکی نەوەی نەجارە و یەکێک لە تیراندازە لێهاتووەکانی شاری یەثریبە. بە شێوەی دەستور و باوی ئەو ڕۆژە ئەو کۆمەڵە کە هێشتا ئیسلامی بە تەواوی تیا نەچەسپا بوو ئەبوو تەڵحە لەیدا و بەرەو ماڵی سولەیم کەوتە ڕێ. لە ڕێگادا بیری لەوە کردەوە کە یەک شت هەیە ڕێگای ئەم کارەی لێ بگرێ، نێڵێ شووی پێ بکە. بیری کردەوە ئەم ئافرەتە بە ئامۆژگاریەکانی مصعبی کوڕی عومەیر موسڵمان بوو. خێرا بەخۆی وت، جا ئەوە چیتیایە؟ ئەی گوایە مێردی پێشووی هەر لەسەر دینی با و باپیرانی نەمابەوە بێ ئەوەی شوێن دینی ئیسلام بکەوێت. گەیشتە بەرەوە، دوای ماوەی خواستن چوە ژوورەوە. ئەنەسی کوڕی سولەیمیش لە ماڵەوە بوو. قسە و باس مەوزوع هاتە ناوەوە و باس کرا. کاتێ سولەیم زانی ئەبوو تەڵحە بۆ داوای هاتووە، پێیوت، پیاوی وێنەی تۆ ئەی ئەبوو تەڵحە پیاوی جوابکردن نییە، بەڵام چونکە تۆ ناموسڵمانی شووت پێ ناکەم. بەم وتەیە ئەبوو تەڵحە دڵی ئاوی نەخواردەوە، بەڵکو
وایزانی ئەمە بیانوگرتنە بۆ جوابکردنی پیاوێکی دەوڵەمەندتر و دەسەڵاتدارتری بەرچاو گرتووە. بۆیە وتی بەخوا ئەمە نییە کە قەدەغەت ئەکا لە شوو پێکردنم ئەی ئوم سولەیم. ئەی کەواتە چییە؟ وتی زەرد و سپی و زێڕ و زیوە. ئەمیش وتی زێڕ و زیو؟ وەڵامی داوە بەڵێ. ئەمیش وەڵامی دایەوە دەی ئەبوو تەڵحە من تۆ ئەگرم بە شاهێد و وەخوا و پێغەمبەر ئەگرم بە شاهێد و ئەگەر تۆ مسڵمان بی ئامادەم شوت پێ بکەم بەبێ زێڕ و زیو و مسڵمان بوونەکەشت ئەکەمە مارەی خۆم. ئەبوو تەڵحە بەم وتەیە دڵی متمانەی کرد کە ئوم سولەیم بەڕاستیتی، بەڵام بیری کردەوە لە بتەکەی کە لە چاکترین و بەنرخترین جۆری تەختە دروستی کردبوو و بە وێنەی سەردارە خزمەکانی تری بەتی تایبەتی خۆی هەبوو و دڵی نەئەهات واز دەدینی باو باپیری بهێنێ. ئوم سولەیم بە شێوەی بانگەکەری مسڵمان هەستی کرد کە ئەمە هەڵێکە بۆ لادانی ئەبوو تەڵحە لەسەر ڕێبازی شەیطان، بۆیە پێویستە لە چیز نەدرێ زانیشی کاتێتی هێرشی ڕاستە و خۆ بکاتە سەربەتی بێ کەڵک و زیان. هێشتا ئەبوو تەڵحە لە بیرکردنەوەدا بوو. خێرا لەی هاتە وتار وتی گوایە ئەبوو تەڵحە تۆ نازانی ئەو خودایەی کە تۆ دەیپەرستی دارە و لە زەوی هاتۆتە دەرەوە وا لە پەرستنی خودای ڕاستەقینە بە دووری کردی؟ بەڵێ ئەزانم. دەی تو خوددا شەرم نادگرێ ساقی درەختێک بپەرستی و کە تۆ هەندێکت لێ کردووە بە خوددا و کەسانی تریش پاش ماوەکەی بکەنە سوتەمەنی بۆ خۆگەرمکردنەوە نان پێکردن؟ و ئەگەر تۆ مسڵمان ببی ئەی ئەبوو تەڵحە ئامادەم شوت پێ بکەم مارەی یەکەم لێت ناوێ جگە لە مسڵمان بوون. ئەبوو تەڵحە وتی جاچێ ئیسلامم پێ پیشان بدە. ئوم سولەیم فەرمووی من پێشانت ئەدەم. ئەبوو تەڵحە وتی جا چۆن؟ ئوم سولەیم فەرمووی شایەتی بدە کە جگە لە خودای دروستکەر هیچ کەسێ شایەنی پەرستن نییە و محەممەدیش صەڵی الله عەلەیه وسەلەم پێغەمبەری خودایە. پاشان بچیتە ماڵەوە و بتەکەت بشێنی و فڕی بدەی. ڕۆمەتی ئەبوو تەڵحە گەشایەوە لە قوڵایی دڵیەوە بۆی ڕوون بۆوە کە ئەم ئافرەتە خاوەنی ژیر و دانایەتیە بە خۆڕایی شوێنی دینی تازە نەکەوتووە و ڕێبازی ئەوەندە خۆشەویست بێ بەلای شوێن کەوتووەکانیەوە و ژیانی بۆ تەرخان بکرێت ئەبێ ڕێبازێکی ڕاست و ڕەوان و ڕێک و پێک بێت. بۆیە ئەوەندەی پێ نەچوو خۆشەویستی ئیسلام چوویە دڵیەوە و شایەتی حەقی دا و هاتە ڕێزی کۆمەڵی قورئانەوە و دوای ئەوە بتە بێ کەڵکەکەی شکاند. بەڵام بەم شێوەیە خێزانی پیرۆز و پڕفڕ بەرپا بوو بەخوا پەرستی و چاک ویستنی ژیانی خۆی ڕازاندەوە. ئەوە بوو مسڵمانەکان ئەیانوت هەرگیز نەمان بیستووە هیچ مارەی یەک لە مارەی ئوم سولەیم بەڕێزتر بێت کەوا مسڵمان بوونی کردە مارەی خۆی. ئوم سولەیم وەک خوشکە بەڕێزەکانی تری نمونەی ئافرەتی مسڵمانە چونکە خۆ بە ختکەری مسڵمانە نمونەی مسڵمانێکە کە بیر و باوڕەکەی لە ژیانی لا خۆشەویستتر بێت. ئەمەش شانازیە بۆ ئافرەتان کەوا ئەو هێز و وزانەی لە ئافرەتا هەن تەنها ئیسلام ڕزگاریان بکات بۆ بنیاتنان و سەرکەوتن بیان خاتە کار. جا لێرەدا بە پێویستی ئەزانم لەبارەی خێزانی مسڵمانەوە شتێک باس بکەین ئەگەرچی کەمیش بێت. کۆمەڵی ئیماندار پێویستە هەوڵ بدات تا ئەندامەکانی بە کڕ و کچەوە لە داوێن پیسی و ڕەفتاری ناشەرعی ڕزگاری بکە. ئەویش بەوەوە کە هەر یەکیان هاوسەری شیاوی خۆیان دەست بخات. پێویستە هەموو ڕێگایەکی شەرعی بگرێتە بەر بۆ گەیشتن بەم ئامانجە پیرۆزە. بەڵام لە پاڵ ئەمەدا پێویستە هەموو کوڕ و کچێک بەر لە ژنهێنان و شوکردن بە پێی شەریعەتی بێگەردی ئیسلام ماف و ئەرچی سەرشانی خۆی بزانێ. پێویستە بزانێت چۆن لەگەڵ هاوسەرەکەی هەڵس و کەوت دەکا، چۆن گرێک کوێرەکانی ژیانی هەنگاو بە هەنگاو چارەسەر ئەکەن تا ئەو خۆشەویستەی لە نێوان مسڵمانە پێشینەکان هەبوو
لێی بێبەش نەبن، تا ژن و مێردی مسڵمان دەست لە دەستی یەکا خەریکی گەیاندنی ئیسلامی بێگەردن، نەک عەوامی بێ ئاگایی بە یەکێکیان لە هەردووکیان لە ئیسلام ژیانیان بکاتە ژەهری مار. دوای ئەوەی پێویستە لەسەر مسڵمان چ پیا و چ ئافرەت چاک بزانێ ئەوەی کە ئەیەوێ ببێتە هاوسەری ژیانی هیچ نیازێکی پێی نییە جگەلەوەی کە دڵی چۆتە سەر مسڵمانێتی و ڕەوشت بەرزیەکەی، چونکە ئەوانەی چاو ئەبڕنە گەنجێتی و جوانی و دەوڵەمەندی زۆری کەس و کار ئەوانە بە کەڵکی هاوسەری مسڵمان نایەن و بەرگەی تنگانە ناگرن و مسڵمان لە خۆشی و ناخۆشیدا بەدەستیانەوە بەگیر دێت. کورتەکەی تا لە پیا و ئافرەتی مسڵمانی تێگەیشت و خێزانی مسڵمان دروست نەبێ لە کۆڕی ژیانە بە نەفامانە نەیسەلمێنن کە هەر ئیسلام ژیانی پڕ کامەرانی و پڕ لە خۆشەویستی پێشکەش بە ئەندامانی خێزان ئەکا، ئەوە مرۆڤایەتی لە کەڵک و بەخشەکانی ئەم ئیسلامە بێگەردە تێناگە. ئەم تەڕاکە بە کۆتا هات. سەربازی بەوەفا لاپەڕا 16. ئەبوو تەڵحە مسڵمان بوو و بووە ئەندامێکی دڵسۆزی کۆڵ نەدەری کۆمەڵی مسڵمان. ئەمەش هەر لەو ساڵەدا کە پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم مصعبی نارد بۆ مەدینە تا ئیسلامیان پێڕاگەێنێ. ئەبوو تەڵحەش بە وێنەی برا مسڵمانەکانی تری هەموو هێز و وزە و توانا و غیرەتی خۆی خستە سەرکار بۆ بەرگریکردن لە ئیسلام و گەیاندنی بانگی پیرۆز بە مەردەمەکانی تر. ئەبێ ئەوەش بزانین دانیشتوانی شاری یەثریب خاوەنی دڵ و دەروونێکی فراوان و ژیریەکی بێ ئەندازە و غیرەتێکی بێوێ نەبوون. لەو ماوەیەدا کەم ماڵ هەبوو لە یەثریبدا ئیسلامی تێ نەچوو بێ. ئەوە بوو ساڵی پێش و 12 کەس لە شاری یەثریب مسڵمان بوون و پەیمانی یەکەمی عەقەبەیان لەگەڵ پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم دابەست. بۆیە لە ساڵی ئایندەدا 73 پیا و 2 ئافرەتی مسڵمان لەگەڵ دانیشتوانی یەثریبدا بە بۆنەی حەجی کەعبەوە بەرەو مەکە کەوتنە ڕێ. ئەبوو تەڵحەش یەکێ بوو لەو 73 پیاوە و سولەیمیش خێزانی یەکێک بوو لەو جووتە ئافرەتەی کە بوونە میوانی ڕاستەقینەی ماڵی خودا. وا دەرئەکەوێ کە ئەبوو تەڵحەیەکێ بووە لەو 12 نەقیبەی کە بە هەڵبژاردننی مسڵمانەکان پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم کردنیە ئەمیری ئەنسارەکان. دوای ئەوەی پەیمانی دووەمی عەقەبە بەسترا، دانیشتوانی یەثریب بەڵێنی بەختکردنی سەر و ماڵیاندا لە پێناوی ئیسلامە. پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم کۆچی کرد بۆ مەدینە و دەوڵەتی ئیسلامی دامەزراند. بۆ یەکەم جار دەوڵەتی قورئان لەسەر ڕووی زەویدا دامەزراو بۆ بنکەی بانگی ئیسلام لەوێوە دەست بکە بە بڵاوبوونەوە و تیشک و تینی قورئان بەرەبەرە بە بەشەکانی تری زەوی بگەێنێ تا هەموو نیوە دوورگەی عەرەبی گرتەوە. پێش ئەوەی پێغەمبەری مەزن صلی الله علیه وسلم کۆچی دوایی بکات و بڕوات بۆ لای خودای گەورە و لە پاش ئەویش خەلیفە ڕاشیدەکان ئەوانەش کە بە دوایان هاتن ئاڵای دەوڵەتی قورئانیان لەسەر هەموو بەشەکانی زەویدا داکوتا. بەڵام بە دامەزراندنی ئەم دەوڵەتە مەترسی و تەنگ و چەڵەمە لە مسڵمانەکان دوور نەکەوتەوە. جا هەرچەندە مسڵمانەکان لە ژێر چەپۆکی ستەم و درێژی خوانە ناسان ڕزگاریان بوو. دوای ئەوەی مەردانە ئارامیان گرت و دانیان بە خۆیان داگرت. بەڵام لەولاوە ڕق و چینی بەرەبەرەکانی و دژایەتی خوانە ناسەکان زیاتر پەرەیسەند. ئەوە بوو لە مەککەدا تەنها قوڕەیش ئاڵای دوژمنایەتی بانگی قورئانی هەڵکرد بوو. بەڵام لە مەدینەدا زۆربەی هۆزە بەهێزە خوانە ناسەکان کەوتنە دژایەتی لەگەڵ بانگی پیرۆزدا. دژایەتی مەککە بریتی بوو لە ئازار و ئەشکەنجەدانی مسڵمانەکان و فریودانیان. بەڵام دژایەتی مەدینە بریتی بوو لە پڕ و پاڵانتەکردن و دژی ئیسلام و پێغەمبەر و صلی الله علیه وسلم و مسڵمانەکان و درۆ و دەلەسە هەڵبەستن و پیلانجێڕان و هاندانی خوانە ناسەکان بۆ پێکەوەنانی لەشکری خوێنخۆر و دڕندە و بە پشتگیریکردنی
جوولەکە و منافیقەکانی مەدینە بۆ لە ناوبردنی ئیسلام بە هەر ڕێگایەک بێت. مسڵمانەکانیش بە مهاجیر و ئەنسارەوە ئەوەندە ساویلکە نەبوون وا بزانن کە کۆکردنەوەی مسڵمانەکان لە مەدینەدا و بەرپاکردنی دەوڵەتی ئیسلامی ئیتر هەموو شتێ بڕاوەتەوە، دوژمنان کۆڵیان داوە، بەڵکو ئەیانزانی لەشکری نەفامی بە هەموو هێزێکەوە خەریکی تەکبیرکردنە و هەوڵ ئەدا بۆ بە هەموو شێوەیەک چرایی ڕێبازی قورئان بکوژێنێتەوە. بۆیە ئەوانیش بە پیا و ئافرەتەوە بە پیر و گەنجەوە خەریکی خۆ ئامادەکردن بوون بۆ پەرزدانەوەی هێرشی لەشکری شەیطان. خەریکی خۆ ئامادەکردن بوو نەک تەنها بە چەک و بە کەرستەی تری جەنگ، چونکە لە ڕاستیدا ئەمە دیوێکی خۆ ئامادەکردنە و دیوەکەی تری بریتێرە خواپەرستی و چاکردنەوەی دڵ و دەروون لە ژەنگ و ژاری نەفامی و خۆ ئامادەکردن بۆ سەر و ماڵ فرۆشتن بە خودای پەروەردیگار بەرامبەر بە بەهەشت و بەم شێوەیە مسڵمانەکان خۆیان ئامادە کرد. بۆیە لە هەموو جەنگێکدا سەرکەوتوو ئەبوون، کردەوەی سەرسوڕهەیە نەریان لێ دەرئەکەوت. ئەبێ لە یادمان نەچێ کە پاکردنەوەی دڵ و دەروون لە ژەنگ و ژار و خۆشویستنی ژیانی دنیا تەنها لە لەشکری خوددا بەدی ئەکرێت، چونکە تەنها بە پەروەردەی ئیسلامیەوە لەگەڵ سروشتی دەروونی مرۆڤدا گونجاوە و هەر تەنها ئەمیشە پەروەردەی ڕاستەقینەی بکە. بۆیە ئەبینین لە مێژوودا هەڵگرانی بانگی خوددا دەرونیان لە خۆشەویستی دنیا ماشە و هاش و لوش دوورە و هەر تەنها ئەوانیش دڵسۆزی ڕاستەقینەی مرۆڤن. بێگومان ئەبوو تەڵحەش یەکێک بوو لە سەربازە تێگەشتووە کۆششکەرەکانی کۆمەڵگای مسڵمانی مەدینە. ئەبوو تەڵحا لە هەموو ڕووداوێکە بەشداری کردووە و ئەو پەڕی ماندوو بوون و تاقیکردنەوەی توش بووە کە یەکەمیان جەنگی بەدر بوو. بەڵام گرنگترین ڕۆژانی تاقیکردنەوەی ئەبوو تەڵحا لە ڕۆژی ئوحوددا بوو کە ئەمیش یەکێک بوو لە بەرگریکەران لە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم. ئەبوو تەڵحا لەو ڕۆژەوە کە بووە سەربازێکی ناو لەشکری خوددا، خۆشەویستی ئیسلام و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قوڵایی دڵیا جێی خۆی گرتەوە، بەڵکو لەگەڵ گۆشت و خوێنیا تێکەڵ بوو. بۆیە هەرچەندە لە خزمەتی پێغەمبەرەکەیە بمایەتەوە، هەرچەندە سەیری ڕۆمەتی گەشاوەی بکردایە، هەرچەندە گوێی لە فەرموودە شیرینەکانی بگرتایە، تێری نە ئەخوارد و تێنووی نە ئەشکا. بە شێوەی سەربازێکی دڵسۆز و بەوەفا ئەگەر لە خزمەتیا بمایەتەوە لەبەر دەستیا چۆکی ئەدا و ئەیوت گیانم بە قوربانی گیانت بێ، سرم بە قەڵغانی سرت بێ. ئەم وتانەی ئەبوو تەڵحا پێویستیان بە کردار هەیە. بەڵێ مەرجی سەرەکی کردارە، وتەی بۆش هیچ سوودێکی نییە. ئەوە بوو ڕۆژی ئوحود سەلماندی کەوا هەرچی کە بەدەم وتویەتی لە قوڵای دڵیەوە هەڵقوڵا بوو. وهاتە پێش بۆ مسڵمانەکان دوای ڕاونانی قوڕەیش سەریان لێ بشێوێ و گەمارۆ بدرێن، لە بنکەی سەرکردایەتی بپچڕێن و پێغەمبەریش صلی الله عليه وسلم لەگەڵ چەند کەسێکی کەمدا بکەونە ژێر هێرشی داغ لە دڵانەی خوانە ناسەکانەوە، لە ئەنجامە تووشی ئازار و ناڕەحەتێکی زۆر ببن. ناڕەحەتی ڕووی کردبووە مسڵمانەکان، شەیطان خەریک بوو دەستی ئەهێنا بەسەر دڵیا، پاگەندە دەرویەکی چاچی ئەدی بۆ ساردکردنەوەی مسڵمانەکان، بە تایبەتی کاتێکە بینیە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم کوژراوە. بەڵام هەندێکی خاوەن ئیمانی دامەزرا و هانی جەنگاوەرەکانیان ئەدا تا پشت هەڵ نەکەن بۆ دوژمن، تا دوا دڵۆپی خوێن بجەنگن. ئەگەر ڕاستە پێغەمبەر صلی الله عليه وسلم کوژراوە، با ئەوانیش لەسەر ئەو گیان بەخت بکەن. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم تیراندازێکی زۆر چاک بووە و لە کاتی هێرشی خوانە ناسەکاندا هەر خەریک بوو تیری تێئەگرتن و بەبێ وەستان هەتا تیر و کەوانەکەی شکا، و لە بەرامبەرەوە کافران بەو پەڕی داخ لە دڵیەوە هێرشیان ئەهێنا سەری تا بیکوژن. مسڵمانەکانیش بەو پەڕی فیداکاریەوە بەرگریان لێ ئەکرد، هەتا ئەوە بوو 7 پیاوی ئەنساری شەهید بوون.
یەکێ لەو کۆڵنەدارانەی کە بەو پەڕی هەوڵ و کۆشیان ئەکرد بۆ پەرچەدانەوەی ئەو هێرشانەی کە خوانە ناسەکان ئەیان کردە سەر پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ئەبوو تەڵحە بوو. ئەبوو تەڵحە لە بەردەم پێغەمبەردا صلی الله عليه وسلم وەک شاخی دامەزرا و ڕاوەستا بوو. پێغەمبەریش صلی الله عليه وسلم خۆی دا بۆ پەنای. ئەوە بوو وتمان ئەبوو تەڵحە تیرەندازێکی لێهاتووی مەدینە بوو. جا ئەو لێهاتنەی ئەگەر بۆ ڕۆژی ئوحود نەبێ ئیتر بۆ کەی؟ تیرروکەوانی خستە کار بەرەو دوژمنی بێویژدانی خوانە ناس تیری یەک لە دوای یەک ئەهاوێشت تا هێرشەکانیان بەرپەس بداتەوە. لەم کاتانەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم سەری بەرز ئەکردەوە تا چاوی لە کاری تیرەکان بێت. ئەبوو تەڵحەش ئەی جێڕایەوە و ئەیوت دایک و باوکم بە قوربانت بن، سرت بەرز مەکەرەوە، نەوەکو بت پێکن. گەردنم بە قوربانی گەردنت بێ، سینگم بە قوربانی سینگت بێ، بە قوربانی ڕێگات بم. ئەبوو تەڵحەی پاڵەوان لەو کاتە ناسکەدا لەبەر دەستی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ئەوەستا و ئەیوت ئەی پێغەمبەری خوددا من توانام هەیە بەرگەگرم جا بمنێرە بۆ جێبەجێکردنی پێویستیەکانت، هەرچیت ئەوێ فەرمانم پێ بدە. غیرەتی ئەبوو تەڵحەی خواناس بەم شێوەیە بوو. بۆیە پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم لەم بارەیەوە ئەی فەرموو دەنجی ئەبوو تەڵحە لە ناو سوپادا لە کۆمەڵێ جەنگاوەر چاکترە. جا ئەگەر مسڵمانێک لە ترسی ئەو هەڵوێستەنا هەموارە بەنیازی هەڵاتنە بیدایە بەلای پێغەمبەردا صلی الله عليه وسلم توورەگەی تیری پێبوایە. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بانجی لێ ئەکرد و پێی ئەفەرموو تیرەکان لە بەردەمی ئەبوو تەڵحەدا هەڵڕێژە، پێیانەوە ڕامەکە. ئەو ڕۆژە ئەبوو تەڵحە پاڵەوانانە جەنجی کرد، دژمنانی لە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ئەجێڕایەوە تا سێ کەوانی شکاند. هەرچەندە خواویستی هەبوو لە سەربازانی لە شکری نەفامی بە دۆزەخ گەیان. هەروەها بەردەوام بوو بێ کۆڵنەدان تا جەنگ کۆتایی هات. لەولاوە سولەیمی خێزانی شان بە شانی عائیشەی داچی ئیمانداران خوددا لێیان ڕازی بێت زۆر مەردانە هەڵمەتیان ئەدا و بە کۆڵ کوندە ئاویان فریای جەنگاوەرەکان ئەخست و دوای خاڵی بوونیان ئەگەڕانەوە و خێرا پڕیان ئەکردەوە بۆیان. ئەم تەڕاکە بە کۆتا هات. ئامانج و مەبەستی مسڵمان لاپەڕە 23. ئەبوو تەڵحە هەر وەک گیانی فرۆشتە بوو بە خوددا و هەموو ساتێ ئامادەی بە فیداکردنی بوو. لەو لایشەوە زۆر دەروون فراوان بوو و لە کاتی تەنگانە و پێویستیدا خاوەنی ماڵ و دارایی نەبوو. ماڵ و دارایی بۆ خزمەتی ئیسلام ئەوێت. ژیانی دنیای بۆ ئاوەدانکردنەوەی قیامەتی تەرخان کردبوو. خۆی ئەگەر ماڵ و دارایی ژیانی دنیای گەردێک زیانی بۆ ئیسلام بوایە بە هیچ شێوەیەک نەئەچوو بە دڵیا، پاڵی پێوە ئەنا لە خۆی دوور ئەخستەوە. کۆمەڵی ئیماندار وەها ئامۆژگاریەکانی قورئانیان وەرگرت بوو، خۆیان پێپەروەردە بوو بە هیچ شێوەیەک ژیانی دنیا نەی ئەتوانی لە خشتەیان بەرێ. واز دەکاری سەرشانیان کە ڕزگارکردنی دڵەکانیان بوو لەدا و تەڵەکەی ڕێبازی شەیتان بێنن. هەموو ئاواتیان ئەوە بوو خودای پەروەردگاریان لێ ڕازی بێت و قیامەتیان نەفەوتێ. ئەبوو تەڵحەش خوداری ڕازی بێت یەکێک بوو لەو سەربازە خۆ نەویستانە. ئەبوو تەڵحە باغێکی دار خورما و میوەی هەمە جۆری هەبوو کەوا لە مەدینەدا هاوتای نەبوو، چ لە دار و درەختە، چ لە بەر و بوومە و چ لە ئاوی سازگاردا. سێبەر و سەوزای ئەو باغا دڵانی گەشت ئەکردەوە. تەیر و باڵندەی خۆش دەنگ و خۆش ئاوازی لێ کۆ ئەبوویەوە. لە هەر لایەکەوە مرۆڤ گوێی لێ بگرتایە هەردەم ئاوازێک بە گوێی ئەکەوت. نەخشینی و ڕەنجینی باغی ڕازاوە و دڵانی حەیران ئەکرد. جارێکیان ئەبوو تەڵحە لە ژێر سێبەری درەختەکاندا نوێژی ئەکرد. باڵندەیەکی دەنگخۆشی ڕەنگ سەوز دەنوک سووری پێ ڕەنجین کە بەسەر درەختەکانەوە ئەی خوێند. دڵی ئەبوو تەڵحەی ڕاکێشا و لە نوێژەکەی بێ ئاگای کرد.
باڵندەی شیرن و ڕەنجین لەم دارەوە بۆ ئەم دار لەم لق و بۆ ئەم لق خەریکی هەڵفڕین و نیشتنەوە بوو بە دەنگ و ئاوازێکی غەمگینەوە خەریکی سەما و سەیرانی خۆی بوو بەشێک لە ژیانی ئەدایە سەر و بە زمانی حاڵ یاد و تەسبیحاتی خودای ئەکرد بڵێ وەک بڵێ خوددا تاک و تەنیایە جگە لە خۆی کە بەدیهێنەری ئەم گەردوونەیە هیچ شتێک شایەنی پەرستن نییە بۆیە شان بە شانی بوونەوەرە ملکەتی بۆ خاڵق ئەنواند لەم کاتە ئەبوو تەڵحەش لە یادی چۆوە کە لە بەردەم خوددا وەستاوە لە یادی چۆوە خودای پەروەردگار گوێی گرتووە بۆ وت و وێژی بەندەی ملکەت باڵندەی ڕەنجین دڵی ڕفاند و لە نوێژەکەی بێ ئاگای کردبوو خێرا هاتەوە سەرخۆی و بەڵام لێی تێکچوو کە داخۆ دوور کاتی کردووە یان سیان هەرچۆنێ بێ لە نوێژەکەی بۆوە خێرا بێوەستان خۆی گەیاندە خزمەتی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم تا لە دەردی دڵی ئاگداری بکە تا هەڵوێستی بەندایەتی خۆی بەرامبەر بەخوا و بۆ پێشەوای خۆی دەرببڕێ تازە ئەوە خۆی بە خاوەنی ئەو دڵەدا مەزراوە هۆشیارە بۆ خوا لێبڕاوە نازانێ وەک جاری جاران پێویستی بە چارەسەر هەیە پێویستی بە دەرمان هەیە ئەم دەردەی ئەو دڵبەستنە بە ژیانی دنیاوە لە بیرچوونی ڕۆژی دوایی نقمبوونە لە ناو لیتە و زۆنگاوی دنیا و خۆشەویستندا بە جۆرێک لە نوێژدا لە یادی بچێتەوە کە ئەو لە بەردەم پەروەردیگاری مەزندا وەستاوە دەرمانی ئەو دەردە کوشندەیەش تەنها لە ڕیشە دەرهێنانی خۆشەویستنی ژیانی دنیایە لە دڵ و دەرونیدا دەرمانی ئەم دەردەش دەست بەردار بوونە لە باغەکەی کە دار و درەخت و سەوزی و سێبەری و باڵندە دەنگ خۆشەکانی لە خەشتەیان بردووە و نوێژەکەی لە یاد چۆتەوە دوای جێڕانەوەی ئەمە بە پێغەمبەری خودای وت صلی الله عليه وسلم بەشایەت بە ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم من و ئەم باخەم بەخشی لە ڕێی خوددا تۆش چۆن خوددا و پێغەمبەری خوددا پێیان خۆشە وای لێ بکە هەروەها ئەنەسی کوڕی مالیک خوای لێ ڕازی بێت هەڵوێستێکی تری ئەبوو تەڵحەمان بۆ ئەجێڕێتەوە ئەڵێ ئەبوو تەڵحە واتە زەیدی کوڕی سەهل لە هەموو ئەنسارەکان زۆرتر دار خورمای هەبوو خۆشەویستترین ماڵ و سامانی باغی بێرحا بوو کە باخچەیەک بوو بەرامبەر مزگەوتی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم هەموو جارێ ئەچووە ناویەوە لە سێبەر و کانیاوە سازگارەکەی خۆی فێنک ئەکردەوە کاتێ ئەم ئاەتە پیرۆزە هاتە خوارەوە کە ئەی فەرموو لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون سورة آل عمران آية 92 ئەبوو تەڵحە هەڵسا و هات بۆ لای پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم جاوتی ئەی پێغەمبەری خوددا عز وجل بە ئاەتی لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون بڕیاری داوە مسلمانەکان تا هەرچیان خۆش ئەوێ لە ماڕ و سامانی دنیا لە ڕێی خوددا نەیبەخشن خوا پەرستی تەواویان دەست ناکەوێ و منیش خۆشەویستترین سامانم لەلام بێرحایە وا بەخشیم لە ڕێی خوددا بەتەمای چاکە و پاشەکەوتیشم لە لای خودای گەورە جا ئەی پێغەمبەری خوددا بەم شێوەیە لێ بکە کە خوا پێی خۆشە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە سامانێکی قازانجکەرە بەڕاستی ئەوەی وتت ئەی ئەبوو تەڵحە بیستم و لێمان وەرگرتیت و جێڕامانەوە بۆت و من وای بە چاک ئەزانم دابەشی بکەیت بەسەر خزمە نزیکەکانتە ئەبوو تەڵحە وتی وا ئەکەم ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بەم شێوەیە باغەکەی بەش کرد و بەسەر خزم و ئامۆزاکانیە بەشێکشی لێدا بە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ئەویش بەشەکەی خۆی پێشکەش کرد بە شاعیرەکەی کە حەسانی کوڕی ثابتی ئەنساری بوو ئەبوو تەڵحە و خێزانەکەی خۆیان لێ ڕازی بێت و زۆر چاک لێ بڕابوون بۆ وەدەستهێنانی ڕەزامەندی خوددا جارێکیان پیاوێک دێتە لای پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ئەڵێ
زۆر هیلاک و ماندوو. پێغەمبەریش صلی الله عليه وسلم ناردی بۆ لای یەکێ لە خێزانەکانی خۆی تا شتێک خواردەمەنیەک بنێرێت. وەڵامی دایەوە: بەو خودایی کە تۆی بە حەق ناردووە، جگە لە ئاو هیچم لەلا نییە. دوای ئەوە ناردی بۆ لای خێزانێکی تری، ئەویش هەمان وەڵامی دایەوە. هەتا هەموو خێزانەکانی بەم شێوە وەڵامیان دایەوە: بەو خودایی کە تۆی بە حەق ناردووە، جگە لە ئاو هیچمان لا نییە. تەنها تۆزێ ویژدان لە دڵ و دەرونی هەر کەسێکا بێ لەبەڵ هەڵوێستی وادا ناچارە دان بنێ بەڕاستی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم کە تاقە پێشەوای مرۆڤایەتیە. فەرمووی: چێ ئەم شەو ئەو پیاوە میوانداری ئەکا، ڕەحمەتی خوای لێبێت. پیاوێک لە ئەنسارەکان هەڵئەستێتەوە کە لە ڕیوایەتی ئیمام موسلیمدا ئەبوو تەڵحەیە. ئەڵێ: ئەی پێغەمبەری خودا، من. پیاوەکە ئەباتەوە بۆ ماڵەوە و بەبێ دەنگ بە خێزانەکەی ئەڵێ: هیچ خواردنت بەلاوە هەیە؟ ئەڵێت: نەخێر، تەنها خواردنی مناڵەکانم. ئەڵێ: دەی بە شتێ بیان خەڵەتێنە، ئەگەر ئێوارە داهات ویستیان نان بخۆن بەبرسێتی بیان خەوێنە، جا ئەگەر میوانەکە هاتە ژوورەوە چراکە بکوژێنەوە وا دەرخە کە ئێمەش نان ئەخۆین. ئەمەش لەبەر ئەوەیە کە میوانەکە یەکجار هیلاک و برسی بووە. لە ڕیوایەتێکە ئەڵێ: جا کە دەستی کرد بە نان خواردن، هەستە چراکە بکوژێنەرەوە تاوا بزانێ ئەوانیش خەریکی نان خواردنن. ئەڵێ: خۆیان دانیشتن و میوانەکە نانەکەی خوارد و خۆشیان بە برسێتی ڕۆژیان کردەوە. بۆ سبەینێ هاتە لای پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم بێ ئەوەی هیچی بۆ بجێڕێتەوە. فەرمووی: بەڕاستی خودا سەری سوڕما بوو لەو کارەتان کە بەرامبەر میوانەکەتان کردتان. لە ڕیوایەتێکە ئەمەشی بۆ زیاد کراوە. ئەم ئایەتە پیرۆزە بەم بۆنەیەوە هاتۆتە خوارەوە: ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة. سورة الحشر آية 9. نەک تەنها ئەبوو تەڵحە، بەڵکو هەموو مسڵمانێکی تێگەیشتوو لە قورئان پێویستە بەم شێوەیە دەست لە دنیا هەڵگرێ لە پێناوی ڕەزامەندی خودای گەورەدا تا قیامەتی دەستکەوێ. ئەوە تا پیاوێک ئەڵێ: ئەی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم، فڵانە کەس دار خوڕمایەکی هەیە ئەکەوێتە باخچەیەکی منەوە، بەشکم فەرمانی بدەیت بەسەردا تا بیدات پێم، وەکو ئەوەی ڕێی لێگرت بێ. پێغەمبەری خوداش صلی الله عليه وسلم فەرمووی: بیبەخشە بە دار خوڕمایەکی بەهەشت کەچی کابرانەیدا. هاوڵێک کە ناوی ئەبوو دەرداح بوو، خۆدا لێی ڕازی بێت، ئەمەی بیست هاتە لای خاوەن دار خوڕماکە و پێیوت: دار خوڕماکەتم پێ بفرۆشە بە باخچەکەم، واتە بابیان گۆڕینەوە. ئەویش وتی: باشە، گۆڕیانەوە. پاشان هات بۆ لای پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم، وتی: ئەی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم، دار خوڕماکەم کڕیوە بە باخچەیەکی خۆم، وا من بەخشیم بە تۆ، تۆش بیدە بەو. فەرمووی: چەندار خوڕمای پڕ بەروبوومی گەورە گەورە پێش کەشی ئەبوو دەرداح بکرێت لە بەهەشتا. پاشان هاتەوە بۆ لای خێزانەکەی وتی: ئەی ئومو دەرداح، لە باخچەکەمان دەرچۆ، فرۆشتومە بە دار خوڕمایەکی بەهەشت، ئافرەتەکەش بە شێوەی ئافرەتێکی مسڵمانی شوێن کەوتوی قورئان، خدا پاداشتی چاکەی بداتەوە. وتی: فرۆشتنەکەت قازانجی کرد. بەم شێوەیە مسڵمانە پێشینەکان کەوتنە شوێن قورئان، و بەم شێوەیە دنیا پەرستیان لە دڵدەرونیان ڕیشە چێش کرد، و بەم شێوەیە دڵیان ملکەچ کرد بۆ فەرمایشتەکانی قورئان. پاشان بەم هەست و هۆش و بیر و باوڕەوە دەستێک شمشێریان گرت و بۆ ڕماندنی قەڵای ستەمکاران و بەدەستێکیش قورئان تا گەلە چەوسا و ماف خوراوەکانی پێ هیدایەت بدەن، لە گومڕایی و ستەم و جەور و سەر لێشێواوی و نەکبەتی ڕزگاریان بکەن. جابا خاوەن وجدانەکان بێن و سەرنجی ژیانی ئەو کۆمەڵە قورئانێ بێوێنە بگرن، بەراوردیشی بکەن لەگەڵ هەموو کۆمەڵەکانی تری سەرزەویدا تا بۆیان دەرکەوێ تەنها هەڵگرانی قورئان توانویانە ئارەزوو
هەوەسی تایبەتی لە ناو دڵیان ڕیشە چێش بکەن و ژیانیان تەرخان بکەن بۆ حەسانەوەی مرۆڤ بە هیوای ڕەزامەندی خودا و ژیانی نەبراوەی بەهەشت. بۆیە پێویستە ڕۆڵەی موسڵمانیش لەم ڕوانگەیەوە سەیر بکا و بەم شێوەیە لە هەڵگرانی قورئان تێبگا و ئەو بەڕێزانە مەبەستیان هیدایەتدان بوو ئەوان وەک کۆمەڵە خواناسەکان چاوبرسی و چاوچنۆک نەبوون، مەبەستیان دەستکەوتنی ئەم ژیانە نەبووە، زۆریش نامردیە، پزیشک بە دوژمن و گورگ و بە شوان بزانین. ئەم تەڕاکە بە کۆتا هات. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی، یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی، تیشکێک بۆ مێژوو، سەرنجێک بۆ ئەمڕۆ، ژیریەک بۆ داهاتوو. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی، ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان. ڕۆشنایی دەنجی، زەنجێک بۆ بێداری، خۆراکێک بۆ مێشک. ڕۆشنایی دەنجی. بۆ گەاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 0750 442 0872 زین 0782 442 0872. بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد. ڕۆشنایی دەنجی 35 2017 بەرامبەر بە 4 ڕەمەضانی 1438 کۆچی.